ئیتر خەڵک هەڵسا بەرەو کاگەڤاڵ ڕۆشتن چون ئیتر کۆمەڵێکیش دەوریاندا بۆ شتێ ڕوونالەوێت تر هەتا ئاسایشات ئیتر ئاسایشی شات کاگەڤەڵیان بر لەگەڵ خۆیان و من لە بەردەم مزگەوتی بەختەوەریم لە گەڕەشی ڕاپەڕین ئەوەی کە هەیە نیوەڕۆی ئەمڕۆ لە کاتی وتاری هێنیدا گژی و ئاڵۆزی لە نێوان نوێژ خوێنان و مامۆستای مزگەوتەکەدا دروست بووە لەسەر ڕۆژ ئاوا دەچمە لای کاوەسمان کە خۆی لێرەیە کە شاید حاڵی بابەتەکە و کاوەسمان چی ڕوویە لە کاتی نوێژی هەینیە وەڵای نوێژی هەینی ئەو کاتەی وتارەکانە درا کاکەڤاڵ باسی کوردی سووریا و پەکەکەی کرد ئیتر دیارە خەڵکەکەش ئەو قسان بە دڵ نەبوو ئیتر هەڵسان و بەدڵنەبوونەکە چی بوو؟ وەڵای ئیتر دیارە قسە کرا ینی شت دیارە وتارەکە بە جۆرێ بوو بڵێن چۆنانی باسی کورد کراوە ینی ئیسلام بنیان ئیسلام نەبوونە و شتە کۆمەڵە لەمانە وترا ئیتر ئەوە بوو خەڵکە بە دڵیان نەبوو یان و ئیسلامی کوردیەوە ئیسلام نییە وتر خەڵکی شەڵێ کاکە کورد هەر کووردە لە هەر کوێ بێ کورد کووردە یعنی ئەبێ کورد ئێمە کاتێکیش شەڕی داعش بوو پاکەکە لێرە دیفاعە کرد ئیتر ئەمان ئاو بەم شێوە بوو واتە ئەم لە دژی کوردانی ڕۆژاوە قسەی کرد وەڵای دژیەکەی چۆن بوو دیارە شتێک بوو لەو بابەتە خەڵکەکە بۆیە ئاوایان کرد هیچ پەلاماران ومای تێکەوە یا چی بوو؟ وەڵای پەلامار نایتر ئەو بوو کاکەڤاڵ شتەکەی ئەوەی وە دیتر خەڵک هەڵسا بەرەو کاگەڤاڵ ڕۆشتن چون ئیتر کۆمەڵێکیش دەوریاندا بۆ شتێ ڕوونالەوێت تر هەتا ئاسایشات ئیتر ئاسایشی شات کاگەڤەڵیان بر لەگەڵ خۆیان و ئیتر خەڵکەکەش بەو شێوە ناڕزایان دەربڕی بوو ئیتر نوێش نیوەی کردی و نیوەی نەیکرد و ئیتر ئاوە کاگەڤاڵ ئێستا لە شوێ کاگەڤاڵ ئێستا لە ئاسایش لە ئاسایشە بەڵێ ئێوە وەکو خۆتان وەکو خەڵکی ئەم گەڕاکە داواکاریتان چییە؟ وەڵی داواکاریمان چی بێ نازانم ئیتر خۆ ئەم شتا ئەمڕۆ بوو ئیتر خۆیمە کاگەڤاڵ پیاوێکی کوڕێکی چاکیشە بە حەقەت چاکە ینی خەڵکیش پیاوی بەڕێزە بەس ئیتر ئەم قسەی ئەمڕۆ کردی ئیتر دیارە خەڵکە بەدڵی نەبوو ئەم کاردانەوەی لێکەوتەوە جینا تایسا خۆ هیچ شتێکی وا نەبوو و خەڵکیشتی وا قەت نەبووە و خەڵکیش گلەیەکی وای لێ نەبووە و ئیتر بەم شێوەم شتا ڕوویدا.